ئەویش ئەو بنزینەیە کە لە ئێستادا دابش دەکرێت با بنزینی 800 دیناری ناوی دەبن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دیارە ماوەیەکی زۆرە کە نرخی بنزین بە شێوەیەکی بەرچاو لە هەرێمی کوردستاندا بەرز بووە بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا نرخەکەی زیاد لەو چاوەڕوانی کە شۆفێران هەیان بوو هاوڵاتیان هەیان بوو زیاتر بەرز بووە لە بەرامبەر ئەمەدا حکوومەت هەرێمی کوردستان بڕیاریدا کە نرخی بنزین دابش جێگیر بکات یاخود بە شێوەیەکی کەمتر بە بنزینخانەکان و هەروە شۆفێرانیش بۆیان دابینکە کە ئەویش بنزینی 800 دیناری بەڵام لە ئێستادا ئەو بنزینەی کە لە سنووری پارێزگای سلێمانیە بە شێوەیەکی گشتی ڕخنەی لێ دەگیرێت لە ڕووی کواڵێتیەکەیەوە و بەشێک لە وڵاتیانیش دەڵێن هیوادارین کە نرخەکەی زیاتر دابەزێت بۆ ئەم زروفە دارایی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانە پێیان هەڵناسوڕێت من لەسەر ئەم بابەتە کوالیتی بنزینەکە جۆری بنزینەکە و تاکەی ئەم دابشکردنە بەردەوامە بێ میوانێکم لەگەڵ دەبێت وەڵامی پرسیارەکان لە وەردەگرمەوە بەڕێز محەممەد حەسیب کە بەڕێزیان بەڕێوبەری نەوت و کانزاکانی سلێمانین ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منە کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونت ئەم گلیانە چیە کە لەسەر ئەم بنزین 800 دیناریە هەیە لە سنووری پارێزگای سلێمانی هێویخانەیە بە ماوەی 2 ڕۆژە دەستمان کردووە بە دابشکردنی ئەو بنزینە دوای فەرمانی بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵ کاک ئەحمەد مفتی بریکاری وەزارە سامانە سروشتیەکان و کۆبوونەوەیان لەگەڵمان و بە بەردەوام ئێستا لە سەرخەتن لەگەڵمانە 2 ڕۆژە دەستمان کردووە بە دابشکردنی ئەم بنزینە کە نرخەکەی 800 دینارە هەندێک کەم و کوڕیتیایە لە شێوەی با بڵێن گەیشتنی بنزینەکە بۆ بنزینخانەکان خەڵکێک حەقی خۆیانە بەیانیان زوو سەرە ئەگرن بنزینەکە ئێمە 35 بنزینخانەمان ئەمڕۆ دەستنیشان کردبوو بە هەموو قەزا و ناحەکانی با بڵێن ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و سلێمانی ئەم 35 بنزینخانەیە ئەگەر تۆ بتەوێ شەوان ئەم دوو شەوان نەتوانراوە شەو بار بکرێت بۆیە بەیانی سعات 8 دابش بکرێت کەواتە کەم و کوڕێک هەیە لەوە لە جۆری نەقڵکردنەکە ئێستاوە لە هەوڵداین یان شەو ئەگەر بتوانین باری بکەین ئەلە لەقەل بۆ تەکسی و قسەمان لەگەڵ کردوون کۆبنەوەمان لەگەڵ کردوون یان بەو شێوەیە کە هەموو وێزگەیەک کەمێکەکەینەوانێ بەس هەموو وێزگەیەک دوو حسەی ئەینێ بۆی ڕۆژی دوای ڕۆژی یەکەم دابەژەکرێ ڕۆژی دوایی سعات 8 دابش بکات ئەو خەڵکە ئیتر ئەوەنە سەرە نەگرێ لەسەر کوالەتیەکەی ئێمە لە ئەوڵەوانێ کە دەستمان پێکرد پشکنینمان بۆ ئەنجام ماوە پشکنینەکەی دەرەچێت لە فەحسا ئەوەی لە تاقیگەی ئێمە ئەکرێ ئامێرەکانمان پێشکەوتون هەمووی ئەندازیاری تایبەتمەندن حەزەکەین خەڵکی سلێمانی دڵنیابن ئەو پشکنینەی کە ئێمە ئەڵێن دەرەچێت زەرەری نییە بۆ تەندروستی بۆ ژینگە بۆ هیچ شتێک مەسەلەن یەکێک لەوانەیە کە ئەمە فاسی هەژدەی مانگە بێنزی کەمادەیەکی خراپە هەژدەی مانگ واتە ئەمڕۆ بەڵێ ئەمڕۆیە بێنزی ئۆکسجینەیتی هەموو ئەوە ئۆکتانی هەمووی لە ڕێنجە ینی نۆرمەڵێکی ئەتیادیە حەزەکەم خەڵکی سلێمانی هاوڵاتی ئەوەی لەبیر نەچێت ئەم بنزینە بنزینی نۆرمەڵە کە ئێمە پشکنینمان بۆ کردو وەکو نۆرمەڵێکی احتیادی دەرەچێت هیچ زەرێکی نییە بنزینێکی باشە ئەی بۆچی کایکردنەوە ئۆتۆمبیلەکانیانەوە بە پێچەوانەوەیە سەیریکە ئێمە ئەوە نەمان لەسەر وەکو دایرەیەکی تایبەتمەند مختص ئەمە پشکنینەکانە لە پەیجەکەش ئەمڕۆ بڵاوەکەینەوە هەمووی لە بنزینخانە فاسمان کردووە لە مستەودا فاسمان کردووە بە ڕسمی هەموویشی لە پەیجەکە بڵاوەکەینەوە بنزینێکی نۆرمەڵی احتیادیە بەڵام تۆ هەندێک تەکسی حاڵەتێکی بۆ دروزە بیا ئۆتۆمبیلێکی تایبەت ناتوانانی پەخشی بکەیت بۆ ئەوی کە ئەم بنزینە خراپە ئێمە 2 ڕۆژە دەزەکەین بەم پرۆسەیە کەم و کوڕیە کە بووە لەوەی بنزینەکە درەنگەگا ئەبێت تۆزێک پش و درێژ بین لەوە ینی من پێم وتی عملیەکە 3 بنزینخانە نییە 35 بنزینخانەیە تۆ ئەبێت تەجیزی 35 بنزینخانە لە نەقڵەکە بکەی بەو پەلەپەلەی کە حکوومەت فەرمانی وەزیر لەسەر خەتە ئەڵێ ئەبێ دابش بکرێ بە زووترین کات ئیتر ئەوە فریاکەوی باش کاک محەممەد ئیسا پرسێکی دیکەژێڵن ئەو بنزینی کە ئیستا بە 800 دینار داوەشەکرێ بنزینەکەی کە پێشتر بە 690 دینار بوو زانی من حەزەکەم ئەوە دڵنیایی ئێمە وەکو حکوومەت واجبمانە ڕازگۆ بین شتەکان وەکو خۆی بە تایبەت دایرەی ئێمە مزداقیەتی ئیشەکان و مختبەرەکەی ئێمە لە پێش هەموو شتێکەوە و خزمەتی خەڵکی سلێمانیەکەین بە هەموو ڕنگ و جۆر و عینەکانەوانێ ئەو قسە و باسە باشدی ئێستا ئەم فاسی کە ئێمە ئیکەین 2 فحەزەیە فاسێکی تاقیگەی سۆشیال میدیایە
قسە و باس و هیچ هینێکی نیە هەر قسە و باسی سوۆشیال میدیایە فاسێکیش علمیەت باوەڕمان پێ بکەن لە پەیجەکە بڵاوەکەینەوە ئەو بنزینەی کاڵێن شەسەونەوەیە زۆر دوورە لە ڕاستیەوە بنزینی شەسەونەوەی ئێمە دام پەرلەمانەکانی هەموو حیزبەکان لە عێراقن ئەتوانن تەکیدکەن لە وەزارەتینەوە زان شەسەونەوەی ماوە یعنی ئێمە ناتوانین ئەو فێڵە بکەین ڕازگۆ نەبین بڵێن وەڵامە شەسەونەوەیەکە بشارینەوە هەر سەیی جابێ هەر سەیی دوای کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت بڕیاری ئەمەدرا وەکو حاڵەتێکی تاریع چونکە ئەگەر ئەمە نەکرایە ئەو نەزیفە نەئەوەستا 1250 ئەچوە سەرەوە بۆ 2000 حکومەت بڕیاریات چونکە ئەمە شتێکی عالەمی ئێستا بنزین لە هەموو شوێنێک لە ئێران و عێراق نەبێت لە هەموو شوێنێک گران بووە لە ئەمریکا لە وڵاتەکانی ترە بۆیە ئەم ڕێنجە ڕاوەستێنین حکومەت بڕیاریە دوای کۆبنەوەما لەگەڵ وەزارەتی سامان سروشتیەکان دەستخۆشیان لێکین دوو ڕۆژە دوو شەو دوو ڕۆژە هەچی لایەنی پەیوەندیدارێ لە سلێمانی بە قایمقامەوە بە محافزەوە بە هەمومانەوانێ بە مختبەرەوە هەمووی لەسەر خەتن تا ئەمە خێرا بگەێنینە دەزاوڵاتی 1200 نەبێ بە 300 بە 400 بە 500 چکا چێتە سەرەوانێ ئەمە وەکو حەلێک دانراوە ئەمە نۆرمەڵە ینی تۆ ئێستا تۆ هاوڵاتێک تەیەکا بزانێ محەسەنەکە کە محەسەن نیە نۆرمەڵە ئێمە ڕازگۆ پێ دەڵێین بنزینێکی نۆرمەڵی ئەتیادیە لە ڕێنجا دەرەچێت باش ئیسە بەهۆی سۆشیال میدیاەوە جناب باس لێەوە کرد کە کۆمەڵێک زانیاری دەوترێت کۆمەڵی قسا کرد تەنها قسەی سۆشیال میدیا بەڵام هەر بەهۆی سۆشیال میدیاوە زوو خەبەرەکان لە نێو شارۆناوچەکان هەرێمی کوردستانە بڵاو بێتەوە بۆ نمونە ئەوترێت کە ئەو بنزینی 600 دیناری لە هەولێر بەردەوامە بەڵام لە سلێمانی سام بنزینە نافرۆشی ئەمە بۆ شتیوە هەیە سەیریکە 600 عێراق کە هات بۆ هەولێر و سلێمانی دۆگە هات وەکویە بنزینێک هەیە بۆیە ڕوون بێ لای بەڕێستان و بینەرانی بەڕێز 600ەکە ڕاستە هەیە لە هەولێر و دۆک لە آخر کۆبوونەوەمانە لە دیوانی پارێزگار ئێمە باسمان کردوێتەوە تەرەحمان کردوێتەوە بەشی ئێمە بدرێ بەشی سلێمانی بدرێ قسە و باسێکی لەسەر و لە ئەنجومەنی وەزیرانیش قسەیان لەسەر کردووە چاوەڕێی وەڵامین ئەو 600ەوەی هەولێر یا بەشی ئێمەژەیەن یا لەوێ 600ەوەی نامێنێ هەموویە بێ بە 800 لەبەرەوە پشو درێژێکی ئەوێت ئەمە وە باشتر وایە گوێ لە دکتۆرەکە بگیرێ نەک گوێ لە معاون طبی و دوکانی لا کۆڵان ئێمە دایرەی مختصین ئەوە ئەندازیاری تایبەت فەحسێکات گوێ لەمە بگیرێت نەک لە تاقیگەی سۆشیال میدیا هەر یەکێک و بەپێی ئارەزووی خۆی ئەمە خزمەت ناگەێنێت هەر یەکێک بە ئارەزووی خۆی تەسریحێکە یا شتێکە من تەکید لێکەمەوە بۆ هاوڵاتیان بنزینی 600ەوەی عێراق نەماوە پەرلەمانتارانی عێراق لە هەموو لیستەکانن تاکیدکەنەوە لە وەزارەتی نەوت بزان 600ەوەی ماوەیان نەماوە باشە ئەم 800 تاکەی بەردەوامە بێ کاتیە ئەوەی ئێمە لەگەڵ ئەو برابە ڕێزانەمان گوێمان لێ بووە محاوەلاکەن بەڵێک بەردەوام بێت و ئێمە کە بەردەوامیش بوو ئەوەی کە ئێستا هەیە ینی هەندێک حاڵت دەیە لە هەندێک قەزا مزاهرە کراوە بۆ ئاو ڕێگەکەی گیراوە مەجال لایەن تەنکی بنزینەکە بچێتە بنزینخانەکە خۆ هەموو شتێک ینی خەتای ئێمە نییە وەکو دایرەیەوەکو حکومەت ئێکاکە ڕێ ئەم بنزینە بە بگات با بچێتە شوێنەکەی خۆی تۆ جارێ بەکاری بێنە خۆ ئێستا من کاڵم لە پشکنین دەرچووە دوای 4 ڕۆژی تر نەتیجە دەرەکەوێت هەندێک ڕسمی سۆشیال میدیای پارێزگاکانی ترێنن خەڵک سەیرێکات پارێزگای سلێمانیش نییە ئەوە ئەمە فاسی ئەمڕۆی بنزینخانە و مستەودع کە بار کراوە کێش هەر هاوڵاتێک سکاڵای لەسەری هەیە هەر خاوەن شوفێرێکی تەکسی ئۆتۆمبیلی تایبەت ئێمە بەبەردەوام ئەمڕۆ مختبەرەکەمان کراوە بووە ئەتوان ئاگادارمانکەن ئەتوان نمونەیەک بێنن بۆیان ئەپشکنین و لە بەردەمی خۆیان نەجوابێنینەوە باشە کاک محەممەد دەمێ بزانم ئەم بڕێکە ئێستا دەگاتە پارێزگای سلێمانی و شارەکانی تریش ئەگەری زیادکردنی هەیە بەشێک لە هاوڵاتیان و جۆرێک لە لایەنەکانی دیکەی دەڵێن پێویستە ئەم بڕە زیاد بکرێت چونکە ڕێژێکی زۆر ئۆتۆمبیل لە شاری سلێمانی ئێستا بۆ یەکەم جار لەوەتی عراقیش کە بنزینی نردووە 35 بنزینخانە دیاری نەکراوە یعنی ئەو کەمێتە کەمێتێکی باشە ئینشاءڵڵا لەوانەیە شتێکی تریش بنزینخانەکان زیاد بکەین بەڵام ئێمە لەم شۆ لەوانەیە عەدەدی بنزینخانە کەم بکەینەوانێ بۆ ئەوەی دوو بین بە بنزینخانەکان بۆیە بەیانی سەعات 8 هاوڵاتی لەسرە نەوەستی حەقی خۆیەتی لە سەعات 4 بەیانیەوە ئەچێت ئێستا ئەمەلی نەقلەکەەوە ئەکات کە دوای نیوەڕوان تەوزیعەکە هەیە بەڵام ئێمە ئەگەر بتوانین یان شەو بۆ تەکسیەکان بنێرین یان دوو حسە بین بۆی ڕۆژی دوای سعات 8 هاوڵاتەکە زۆر هیلاک نەبێت باشە بەم بڕێشەوە کە جناب باسێکی 35 بنزینخانە ڕێژێکی زۆرە باش و مناسبە بۆچی هێشتا ئەو هاوڵاتیان سەراگرن بۆ بنزین ئەخر
ئێستا ئەو 35 کە دابەژە بێت مەسەلەن 8 نوێیەکی بۆ سلێمانیە، بۆ کەلار 4 بۆ هەڵەبجە 4 بۆ من ناڵێم عەرزت کەم ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەگەر ئەمە بەردەوام بێت ئەو تەزە خومە وردە وردە نامێنێت. ئێمە لە بەرنامەیەکی کورسان نیوز لەم پێرێشەوە بوو وعدمان نا بە شوفێری تەکسیەکان ئێستا 4 بەنزیخانەیان هەیە، بەنزیخانەیەکی تریشمان داناوە بۆ خەتی دەرەوە تەکسیەکانی خەتی دەرەوە. ئەو شۆیمە بەڵێنمان پێیان ئێستا جێبەجێمان کردووە بەنزیخانەی کازیۆمان داناوە بۆ تەکسیەکانی دەرەوە توانن لێ بنزین وەربگرن. ئەگەر 3 ڕۆژ 4 ڕۆژی تر ئەمە بەردەوام بوو هیچ لۆدێک نامێنێ و ئەو عملی نەقلەش چارەسەرەکەین بۆیە خەڵک زۆر لەسەرا نەوەستێ بەیانی سعادەش پرێ بە تەوزیع خۆی ئەگەر هەش تەوزیع بکرێ ئیتر ئەو قەرەباڵقی نامێنێت. ئێستا کێشەکە لەوەی دوای نیوەڕوان تەوزیعکرێ تا نیوەڕۆ ناگات خەڵکەکە تووشی تووڕەیەک بۆ حەقی خۆیەتی ئێمە حەقیانەینێ، بەڵام ئێمە لەم شەوا کۆبوونەوەمان هەیە ئەم ئێوارەیە کە ئەوە عیلاجکەین ئینشاءالله. باشە دوا پرسیار ڕەنگە زۆر وابەستە نەبێ بە ئێوەشەوە، بەڵام نرخی هێڵەکانی گواستنەوە گران بوو بەهۆی نرخی بنزینەوە. بیانوێک ماوە بۆی ئەم نرخە هەروە بە بەرزی بمێنێتەوە بۆ گواستنەوەی هەوڵاتی. هیوادارین بەخوا نابستنەوانێ چکە زۆران کە ئەو شۆش کە قسەمان لەگەڵەکردن ئەوە کار ناگەڕێنەوە بۆ بنزین بۆ پێداویستەکانی تریژیانیش لە کەلوپەلی ئۆتۆمبیلەکانیانەوە هەمووی گران بووە. بەڵام بنزین ئێستا تۆ 800 بە 1250 عەرزم کردی. ئەم فریاکەوتنەی حکوومەت بۆ ئەوەیە بەرزبوونەوەی بنزین لە ئارا بوو کە زیاتر بڕوالەوە. ئەگەر ئەم 800 نەبووە عێراق 600ەکەی بڕی، ئەگەر ئەمە فریا نەکەوتە ئەم 800 زۆر زیاتر لەوە بەرزە بۆ هاوڵاتیان زۆر زەرمەندە بوون. بەڵام ئێستا کە ئەم 800 حەزەکەم هەموو لایەک هاوکار بن بۆ ئەوەی ئەمە خزمەتی هاوڵاتیە دوور لە ڕەنگەکان هاوڵاتی ئەگەر ئەمە نەمێنێ باجەکەی شوفێری تەکسی ئۆتۆمبیلی تایبەت هەمومان ئەین لە پارێزگای سلێمانی. لەبەرەوە بە هەموو ئیدارەکانەوە داواکەم لە قایم قامەکانیش سەرۆکیەکە ئیدارەکان لەم کەناڵە بە ڕێزەی ئەوە پشو درێژ بن زۆر زوو تەسریح نێن بە قسەی هاوڵاتی پەخشی نەکەنەوە بەسەر هەموو بنزینەکە دایرێ مختەزەیە لە ئێمە پرسن ئێمە بە ئەمانەتەوە خەڵکی سلێمانی دڵنیاکەین ئەو پشکنینەی کردمان دەرنەچوو لە فەحزوع دەبێت لەم کەناڵەیەوە ئەڵێنم بنزینە بە کەڵ نایە و پشکنینەکەیەتی، بەڵام کە ئێستا ئەڵێن دەرچووە لە فەحسا ئەم شەو لە پەیجەکە هەموو فەحسەکان بڵاوەکەینەوانێ بۆیە هەموو هەوڵەتێک بیبینێت. بەڕێز محەممەد حەسیب کە بەڕێزیان بەڕێوبەری نەوت و کانزاکانی سلێمانی بوون مادوو نەبی سپاس بۆ ئامادەبوون.